چرۆزن بە چیرۆکی فیشەکێکی بێدەنگ خەڵاتینەوە دەباتەوە با پێکەوە بینەری بین. چرۆزەند کچی گەڕیدە و مێژوونووسی گەورەی کورد کەریمزەندە با چیرۆکی فیشەکێکی بێدەنگ لە کەنەدا پلەی سێمی کێبڕکەی ساڵانەی نۆوای بەدەستهێنا. لە لێدوانێکدا ئەم خانمە نووسەرە بە کوردستاتی ڕاگەیاند کاتێک نووسەرێک خەڵات دەکرێت و هەز دەکات بەری ڕەنجی چەند ساڵەی چنی بێتەوە. لە وەڵامی پرسیارێکدا لەبارەی کاریگەری باوکی لەسەر نووسین و دنیابینی چرۆزەند ڕایگەیاند کەریمزەند بۆ جیهان یەک مرۆڤە، بۆ من هەموو جیهانە. ئەو هاوڕێ و باوک و مامۆستا و ڕاهێنەرم بووە لە ناغدا منی پەروەردە کردووە. نووسەر و چیرۆکنووس چرۆزەند لە سلێمانی لەدایک بووە، دانیشتووی وڵاتی کەنەدایە و ئەندامی پێن کەنەدایە. بڕوانامەی دیپلۆمی لە هونەر و ئەدەبدا هەیە و بەکالۆرێسی لە ڕۆژنامەگەریشدا هەیە.